دەم باش لاو و حربەت هەوڵنی هێژە ئیرۆکان بەحسا شەڕێ دەناوبەر ئیسرائیل و ئیرانی دکن یعنی باندوراوی لەسەر جیۆستراتیژیک جیۆپۆلەتیک و سیاسەتە هەرێمێ و سیاسەتە ناوبەرە هەردوو دەوڵەتان و سیاسەتە نافخۆی یا ئیسرائیل و یا ئیرانیژی دکن و بەتایبەتیژی دەربارەی کوردان هەلوێستا کوردان دەخوازم هەنێک تشتێن جوداتر ببێژم یعنی ئەو تشتێن و ئەم لە سوسیال مێدیای کوردی دبیسن چ قاسی تکلیاوان با ڕاستینە و حقیقەتە نافخۆیی یا ئیرانیدا هەیە گەلۆ دەناوبەرە سوسیال مێدیای کوردی و خەڵکێک و دەناوە ئیرانیدا دەژین بەڕاستیژی ئەو فەرقا کورد چییە ئەم چەند ساڵە لە سەروەیەکی داخفن یعنی دەناوبەرە پارتیەن کوردان و پارتیەن کوردانین و پارتیەن حتا مخالفەتە ئیرانی یا دەرڤە یا خارجی و خەڵکێن ناو ئیرانێدا چ قاسی ئەم بێژن دەرزێکی چ قاسی مەزن هەیە چ قاسیژە هەفتوو دوورکەتن هەیە ئەو هەفتوو دوورکەتن نەتەنێ دەناوبەرە خەڵکی ناو ئیرانێدا بە هەمی پێک هاتیان و مخالفەتە ئیرانی هەیە دە هەمان دەمێدا ئەو فەرق دەناوبەرە مەژی یعنی خەڵکێمە بە تایبەتیژی خەڵکێ کورد لە دەروێ وڵات لە دەروێ کوردستانی و دەناوبەرە خەڵکی ئیرانی داژی هەیە یعنی لە سوسیال مێدیایە کوردی بنەرە و لە خەڵکێ نافخۆی ئیرانی بنەرە بەڕاستی دوو تشتێن مرۆڤ پڕ جودا دەبینێ عجایبە ئەم لە سەروەیەکێ دەخوازن هەنێکی باخفن لێکە ئەم دەستپێکێدا هەنێکی بەحسا ڕەوشە گشتی بکەن یعنی هەروەکی هون لە خەریتەیەداژی دبینن کە ئەس هەنێکی مەزن بکەم شەڕ و پەفچوون بەردەوام دکە یعنی ئیران دەستپێکێدا دەربەیەکی پڕ مەزن خوارد شکستێکی پڕ مەزن ئانی بە تایبەتیژی دەوارەی ئیستیخباراتێدا هەری کێم 12 سەرکردێن ئیرانی یعنی سەرفەرماندارین گشتی بگرە حتا شێورمەندێ سەرەکە یا ڕەهبەرێ ڕوحانی یعنی شەهبانی حتا بەرپرسیارین ئیستیخباراتێ و بەرپرسیارین ئارتێشە قودس هەموو پرانیەوان گەلێکیوان یعنی هەنێکیوان ژ جڤینێکیدا هاتن کوشتن جڤینە دیتن و بۆمبا بەسەر سەریواندا باراندن مینە حەسەن نەسڕڵڵا لێ گەلک جوانەژی ژماڵی خۆ هاتنە کوشتن یعنی ئەبژی لاوازی ئیستیخباراتە ئیرانی و بێت تەدبیریاوی و جددی نەگرتناوی نیشان دەدا دەمەکی درێژە ئیسرائیل لە سەرفەیەکی کارێکی پڕ مەزن دکەم و ئیستیخبارات دائیرە ئیستیخبارات لە ناوە خاکە ئیرانیدا بچین بێجارێ نیشاندا نەتەنێ ئیستیخبارات بەڵکو ئیدی تەکنۆلۆژیە خۆ لە ناوە ئیرانیدا بەجێ کردە تەکنۆلۆژیە درۆن باڵەفرێن بێ فڕۆکەوان بە تایبەتیژی باڵەفرن ئیندیحاری و دە هەمان دەمێدا تەکنۆلۆژیایە و بکارەبە ڕادارێن ئیرانی لە هەفتوو بخا و بێباندۆر بکەم ئیرۆ کەسێک لە تەهرانێ یعنی ئیرۆ لە تەهرانێژی کە پۆلیس کەسێک گرت و عەرەبەیەک داژوت دەوردا دیتن و تەکنۆلۆژیا تەڤلی هەفکردنێ تەشویش یا ڕادار دەناودایە و ئاژانێکی ئیسرائیلی بوو گرت و دە هەمان دەمێدا ئاژانێکی ئیسرائیلی و بەری گرتبوون ئیرۆ ئیعدامکردن لە سێدارەدا دە هەمان دەمێدا مرۆڤ دەکارێ ببێژێ ڕۆژێک ڕۆژێک پشتی ئێرشا یەکەمین ئیرانکاری بوو پڕ کورد کۆمی سەر هەفتوو بکە یعنی ئیران بەرێت تەدبیری خۆ هەنێکی ستاندە بوون دەوارێ چەکاندا مەسەرەن چەکێکی وانی دژی باڵەفران هەبوو هات پەکخستن ئانژی هات تەڤلی هەفکردن لێ چەکێکی وانی یەدەکژی هەبوو یەدەکی خۆ بێژاری دەرخستن و ئەو بەکارئانین دە هەمان دەمێدا هەنێک جێ نیشاندانە میناک و ڕۆکێتن باڵستیکی لێ هەنە لێ ڕۆکێتن باڵستیکی هەمی دەبن ئاردێدانە ئەو ڕۆکێتن باڵستیکی نینە ئیران گاڤاکۆ ڕۆکێتێکی باڵستیکی داوێژە هەری کێم پێنجی ڕۆکێتن جوداتریان ئەرزان و ڕۆڵێکی وانی بکوژ نینە یعنی دەسەرێواندا مادەیە تەقەمەنیە نینە زێدە تەنێ کاری وان ڕۆکێتانە ئەوەکو سیستەما بەرگریە ئاسمانی یا ئیسرائیلێ وان ڕۆکێتانە بپێکێنن ئانجی ئەو ڕۆکێت بە مانایەکی دنێ سیستەما بەرگریە ئاسمانیا ئیسرائیلێ بەخۆ مەژوول بکەن داکو موشکێن باڵستیکی بچن لە ئارمانجی خۆ بدن ئەو موشکێن باڵستیکێژی خێراییاوان یعنی هزاوان وەقاسی زێدەیەک و ڕادارێن ئیسرائیلی نەکارن وانە بگرن لۆ ماژی
ملينري إيرو براستيجي يعني هاف سنجيا هيز بقاسيكو إسرائيل دواري هيزي آسماني دا بهيزة دواري تكنولوجي دا بهيزة دواري استخباراتي دا جي پر بهيزة أو إثبات كر إيران دربيكي پر مزن جي خوار لإيرو مروف ليدنري هاف كيشيا هيز وك هفدولي هاتيا شما وك هفدولي هاتيا يعني جابكو إيران خانيكي تاني لإسرائيل لناوا إسرائيل بتيجي لباجيران دا بكي هدف أو خاني ويران ببا جدايا كو ده خاني لإيراني ويران ببا إسرائيل لسر بنجها آسايشي لسر بنجها أمنية هاتي عافاكرن دولتك أمنية وباوريا خوا بردوان ببه هبو يكو تجاران تكس تهز نكارن لناوا إسرائيلي دا هيرشن مزن بكن لإيرو عملين نرين موشككي بالستيكي نتني خانيكي محليكي تماما وير عندك بحزاران خاني وبنايا وير عندك راستا إسرائيل تونيلينوي بربر زيدنا إنسان دكارن بچن وان تونيلانا لي جبويكو إنسان بچن وان تونيلانا هري كم دقا بيويستن يادنيجي يعني قالوا لهرجي كده هركز دكاري بچ تونيلانا نخير إنسان نخوش هنا لمالان دميان إنسان بير هنا لمالان دميان وجبويكو أو لمالي بمينيان قرا كسك جيب هري كم كسك دو كس لجموان بمينيان لو ماجي أو براني جاران دبن أرمانج وإيران إيدي يعني شر بويا جيشتي آستكيكو إيدي سيفيليان هفدو دكان أرمانج يعني داخليا هري بالكيش وظالمانا وبرفاشيستانا جي راستي مروف قرق ببيجة أو وزير برقريا إسرائيلي كاتس إيدي باشكرا دبيجة أمي شينيي يعني دانشتو نشتجين طهراني بكن أرمانج يعني تجيان تكسي تيروريستان تجاران داعجي نغوتيا ازي هرم سيفيلي موصلي انجي مخمور يشنغالي بكم ارمانج كريا لنغوتيا اسرائيل همدكا همد بيجا يعني براستي او تشتكي بربرز المانيا او جبوي اسايش دهاتي اسرائيل يجي براستي تشتكي بربر خراب يعني فاشيست تقاسي بعقل جيبي تقاسي دولة من جيبي جبيكو هر فاشيستا نكاري او عقل من دي اخو انجي فاشيست بونا خو لبن ماسكي عقل من دي اخوجي فشير قشتي استكي وصابيغو من ايرانجي او ايرشن كودكي سيفيل عندكي هدف لمحلين سيفيل دخا اوجي راستا لي يعني نها مرو غرق ببرس يعني غرق قالك انسان للسوشيال ميديا بحث هالويز دكان يعني هالويز تشيا هالويز اوكو مرو دجي كشتنا سيفيل عم كي سيفيل عندك جي كي لا باش كشتنا سيفيل انا غرق فانا ابراستي مرو شرمزار بك شينيين طهران وشينيين تل ابيب تشس سوجيوان دفي شريدانينه يعني ابيك يادني للسوشيال ميديا كردية تشتكيكو يعني خلق إيراني إيدي سبنا دوزبي سرهل دا خوا إسرائيل جي نتنياهو جي تشاورواني كي وصاحب لو ما جي داخليا خوي دسبيك دا دقوت أرمان جما أوا أم رجيم بقورين تشنج رجيم پشترا پشتی دو روزان ایدی داخلینی کی دنیا دا لوردا گوت نه پشتی روزکی داخلینی دا روزا دومین دا گوت کو امی چکن نوکلری یا ایرانی بکن آرمانج ما دی او به او دهمان دم داجی ام سیستم بالستیکی یا ایرانی دکن آرمانج بحثا گهرتنا رجیمی نکرد ایدی دور داجي قوت كو دفي خلق إيراني رابا بسرخوا خلق إيراني جي رانا بسرخوا نها لبنا قال لك السوشيال ميديا إذا هي قال لك كافيترياين إيراني لجاديدا كاتشكن بي حجاب بي سربوش لجادي بيشوازي لإيراني دكان او كتشك هم بحجابه يعني حجاب لسري خوان لسري ويدانينا هم جي بيشوازي لإيرانية دكا افتشيا افتشي شان دا اف جمرات بيجا خلق إيراني جوي رجيمي عجزة لخلق إيراني بكردجي بعربجي ببلوجي بتركو فارسجي بشجيري لولاتك الدنيا لدرفناكا كوبي لآفي تبدا لكهرباء تبدا انرجيتا تنبكا يعني النوكلير إيراني راستا از دبي باوري دعما إيران دخوازه وبرد جدية جي كو تشكي بومب النوكليري ساز بك اللي أو
يعني او فابريكا نوكليري ده همان دمدا جبوي اندستريا ايراني جي بكارتين جبوي الكتريك جي بكارتين يعني مروف قالك فيجي ببينه او الكتريك جي راس توراس ده خدمتها هاولاتيان ده يعني يادني يعني خلق لتولات كده من كردن اوروبا انجي كردن درفا الى صار السوشيال ميديا ينافكره دجي دولتي خونين يعني خلق دجي دولتي خونين بقاسي او خلقه جوي حكومة جوي رجيمجي نفرد بكن عاجزي ببن او دودشتن جودانا يعني دولتك لدرفة بي لدولتها تبخة تكس قبولناك يعني كردين صار السوشيال ميديا بتاي بتيجي كل درفة دجين جوي حقيقة نكارن فهم بكن ونكارن هزن بكن كو خلق وصاد الفكرة اويك شكريا وساكريكو هنكس بتقاندنا دو موشكانو بفرينا دو بالا فراني دي جي خو دانس بكن جخل كرا بيجن هايدي هون سر هودان بكن كامجي ورن سر حاضري حتى تشتي جمره حاضر بكن امجي ورن لسردا رونا يعني تشتكي وسا تشنابه بيغمان سر هودان ده دمكي ده احتمال تشيبه بكو ايدي شعر السرية دن نمينه لي وك من قوت لجيكي وكي ايراني دا قابكو لنابا شرطة ببولاتكي دني خلكين ركبري فيرجمي حتى داوي دي بيشجريا ولاتي خوبكن جبويكو دنابا شرطة يبولاتكي دنيرا واولاد جموا ولاتكي نفرت لي يعني اللي ننرن لأوروبا دي دو كريمينال دو كسن كوهاتنا مارجينال كرن على كي كردستان راديكانو بمخالفة إيراني بتاي بتيجي أبن شاب هرسترا درقسن دانس دكان لو ما نرن براستي عارف تمثيل خلق إيراني ناكن وخلق إيراني جيب يعني كرجي لو أنا قدر ناكن جودابونا فكرة عندنا دنا برا واندا صدي صد جودايا أو كردين أوروبا أو كردين كلها أوروبا دج ما بس من كردي إيرانية يعني حتى كل إيرانينا برزقك كيوانينا جافا كتين أوروبا دبن ناسيوناليست ودبن توابرست وإيدي بحساس رخبوني ديك يباشا تو دنا خدا بي دنا إيراني دابي تشمرو يجي بحساس رخبوني لكن تجربوا يسرخبوني تشكري يعني جبوي تو سرخبوني دخوازي شو ما هاتي أوروبا يعني انسانك سرخوبوني بخوازن ناي اوروباي دي لكردستاني بميني لو لا تخو بميني لو لا تخو فداكاريه بكا بتشا حبسه كار بكا بتشيه لاوروبا تشدك يعني شما تو هاتي اوروبا دبي يعني او مسألة كي بسيكولوجيكا دنا حمود دياسبورا عندها هي بيجما تولي بنرا تركيا بلجيكا جو تركيا انقره تقاسي جوداتر تقاسي نتاو بارستن تقاسي فاشيستن تولي دناري كردين درفجي عين وصانا عربي عيني وصايا عربي فيدري لبنرا وعربين رام الله لبنرا عربين رام الله لهمبري اسرائيلي شو هذا فكرا عربين فيدري لهمبري اسرائيلي شو هذا فكرا عربك رام الله دبجي كام حمي جيان نفرد بكن قتلوا عام بكن جيان بجيان راقتنا با نابج لي دوي عربكي اوروبا يفدكي ايدي همي نفرته لهمبري انساني جو لهمبري اعيني جو لهمبري مذهبي جو كوجو لصدي شيستي بوي شري دجي وشرينا دجي نتنياهو لصدي شيستي همي جوين دنيا ده زي ترجي نتنياهو او شركر جبوي كنا كوا حبسه جبوي كنا كوا حبسه راستا اسرائيلي حموجي يعني ميديا اسرائيلي وساخس سري واندا كو غرق او حرتش تجيب كان جبوي كو تشكل نوكليريا ايراني سهولة رابكا راستا حمو اسرائيلي ترسيانا تشكل نوكليريا ايراني لي تشك باكستان وهندستان شان صالة تشكي وعني نوكليريا وشان صالة جي بهفدورا شرط كان كسكي جوانا تشكي نوكليري بكراني تشكي نوكليري جاركي بكرهاتي امريكا بكراني وإيروجي أمريكا دبج جارك إيران تشكي نوكليري نبا أو نايوي واتاي مروف باراستني لتشكي نوكليريا إيراني بكا لغورم بكسك جارك تشكي نوكليري درستي دا نبا لي حقيقة تشتكى مانوبولاسيون ميدياي ومانوبولاسيون سوسيال ميدياي تشتكي دنيا وحقيقة تشتكى بسيكولوجيا كردين لدرفين ولا تشتكي دنيا كردين نافخو تكل يوم قلق بون راهنا بتاي بتيجي
کەسێن خوێن دەڵان پرانی نەتەنێ کورد یعنی ئیرانیژی بەگشتی پرانی ژێ ڕژەمێ ناڕازینە هەر دخواز ئەو ڕژەم بێگۆڕتن ڕاستە لێ کەسێک پشگیری لە وڵاتێکی منە ئیسرائیلێ ناکە کو بۆمبایان بەردا سەرێواندا ئەو تشتێکی جوداتر گەرێک مرۆڤ vê ڕاستی ببینێ و باش بشۆپینێ دەوێت چارچەوەیەدا مرۆڤ لێ دنەڕێ ئێدی یەک ئیرۆکە ئیسرائیل لە جێکی دخا ئیرانژی لە جێکی دخا دەدەستێ ئیسرائیلێدا هێزن ئاسمانی هەیە و پڕ بە باندۆرە دەدەستێ ئیرانیدا ئەڤەک نینە لێ دەدەستە ئیرانێدا سیستەمێکی موشکێن بالستێکی پڕ بە باندۆر هەیە و دکارێ ئیسرائیلی وێران بکە دەدەستی ئیسرائیلدا ئەڤەک نینە دەدەستی ئەمریکادا ژنیک نەبێت ئەف یەک باڵانسا هێز یا دووەمین یعنی نەها هەڵوەشاندنە ئیرانێ تەنێ مەسەلێک نینە کو گرێدای داخوازیە ئیسرائیلێ بێ و داخوازیە متفقی ئەمریکای بێ دە هەمان دەمێدا مەسەلەیەکە کو گرێدایە رووسایە گرێدایە چینەیە رووسیا دەوارێ کورد خایەندا ناخوازە ئیران نەتەنێ بکەوە ناخوازە دەناوە شەڕداژی بی ژبێک و حتا شەڕ لە ئۆکرانیا هەبە مەترسیا شەڕ لە ئۆکرانیا هەبە ئەنجی مەترسیا شەڕ تەناوبەرا رووسیای ئەوروپایدا هەبە رووسیا پێویستیایی بە چەکێن ئیرانیە و بە چەکێ کۆریایە لۆماژی ناخوازە ئەف شەڕ ببە دەخوازە ئەف شەڕ بە تەمامەتی ژهۆ لێ ڕابە ڕاستە دەواری استراتیژیکدا دەواری دوورخایەندا دەناوبەرە ئیرانی و رووسیایدا ناکۆکی هەنە ئەو ڕاستیەکە لێ مەسەلەیە هەری گرنگ دەفێت دەردا مرۆڤ گەرەک بەرەی خۆ بدێت چینی چین چاوە دەفکرێ یعنی هەگەر کو ئیران بێ ڕووخاندن بێ خستن ئانجی بێ تەسلیم گرتن وێ دەمێت دەردۆرێ چین ڤاڵا دەبە چین هەم ئەنەرژی و مادەین کانزایی ji îranê bi avayekî pir erzan dikewin destêwî hem jî îran cebheya piştê ya çînê ye cebheya rojhilata navî ne loma jî yanî zehmet e çîn bikare çîn bixwaze rêkê bide îran zû bi zû bikeve û ehtimalekî mezin jî heye eger ev şer berdewam bike demekî dirêj de wek min got her du alî perêşan dibin her du alî jî perêşan dibin نەتەنێ ئیران پەرێشان دەبە لێ ئیران جوگرافیایەکی پڕ مەزن هەیە ئیسرائیل جوگرافیایەکی پڕ بچووک هەیە ئیران نفوسێکی پڕ مەزن هەیە ئیسرائیل نفوسێکی پڕ بچووک هەیە ئیران دەکارێ بدەمێ پێشدا چەکێ خوا لە ئیرانێدا لە جوگرافیایە ئیرانێدا بڵاو بکە ئیسرائیل نەکارێ بۆمبا بەردێ سەرسەری هەر دارێکی و هەر کەڤرێکی تشتێکی وساژی نابە لێ هەگەر کو ئەف شەڕ بەردەوام ببە پڕ درێژ ببە احتیمالێکی مەزن هەیە ئیدی بەڕاستی چین تەکنۆلۆژیایە سەربازی بدێ ئیرانی تەکنۆلۆژیە سەربازی مە چەند ڕۆژ بەریە نەهادی شەڕی پاکستان و هیندستانی یعنی هەم سیستەما بەرگریە ئاسمانی یا پاکستانی مەحفا هیندانی باڵەفڕێنوی خستن خوارێ موشکێن وی خستن خوارێ هەمژی باڵەفڕین پاکستانی لە هەمبەری باڵەفڕین هیندیدا gelek bekarîger bi bandortir bûn ev şerê ku denavbera Hindistan û Pakistan çend rojan berdewam kir dûra hata sekinandin di rastî de encamdana têstekî bû denavbera teknolojiya Emerîka û teknolojiya Çîn de ême lê nerî yanî ew teknolojiya Çîn ku didê Pakistanê bandorê wî çi ye eger ew teknolojiya îro ku baş nehatiye naskirin jî bidê destê Îranê de احتیمالەکە هاوسەنگی بە تەمامەتی بێگۆڕتن ئیران ژیمینە رووسایە وڵاتێکە کو هەر تشتێوی دەناو خۆدا هەیە وەک سۆماڵ نینە یعنی زراعەتێوی هەیە حیوانێوی هەیە جوگرافیایەکیوی هەیە ژە ئالیەکی خورمایە میوێ خورمایە لە ئالیەکی دنێدا بەرفە یعنی جوگرافیایەکی وسە هەیە لینکێکی لە ئاسیا لینکێکی لە ئەوروپای لینکێکی لە ئوسترالیای نێزی هیندستانەیە بەوی ڕەنگی مرۆڤ گاواکو لێ بنەڕێ ئیرانشی دەوڵەتێکی گوسانینە و بە هاسانی بکەوە یعنی دەوێت دەرێدا شتێک مرۆڤ ڕەحەسس دکا ئەوە مرۆڤ گاوا ئەنجی مێدیای کوردی گاوا لە چارچۆڤەیە مەنتاڵیتەیەکی سنی لە وڵاتێکی وەک ئیرانێ دنەڕێ وێ دەوڵەتی پڕ بچووک دکا و دخوازەژی خەلکێ بکێ قوربانی خەڵکی بکێ قوربانی کە ئەم لێ بنەرن پارتیان کوردان چ دەبێژن هەنێک پارتیان ئیرانی هەنە
هەنێک حرەکەتێن ئیرانی هەنە کو تشتێک دەستێواندا نەمایە ژغێنی ئیسرائیلی مینە مجاهدینی خەلق کو هاتنە دەرخستن لە ڕۆژهەڵاتە ناوین لە وڵاتێکی باڵقان دەژین لە کامپەکیدان دەبن چاردێریدانن حەقیوان هەیە و بێژن لێخە ئیسرائیل لێخە نەتەنیاهو لێخە و ماڵباتە شاهی ئیرانی هەیە و قازی محەممەد لە سێدارەدانە و ئەوژی تشتێک دەستێوانداینە ماڵباتێکی ئەوتۆکراتی گەندەڵە ئیدی لە ئەمریکایك کەیفاوانە هەموو پەرەیە ئیرانی دزین و ڕەڤیان چون وێ دەری ئەوژی عینە وسانە لێ دەوردا پارکێن کوردان هەمی وسە نافکرن پارکێکی کوردان هەیە مینا پاک و چەکداری وی هەری زێدە 200 کەس بن هەری زێدە 200 کەس بن ئەو پارتی ڕاستە و ڕاست بە موسادی ڕاکار دەکەن ژغی نیوێ پارتیان کوردن بەڕاستی هەڵوێستێوان هەڵوێستێکی باش دەبین بە تایبەتی هەڵوێستا کۆمەڵە هەردوو کۆمەڵەجی هەڵوێستێکی پڕ باش دەبین یعنی دەبێژن ئەو شەڕ نێمەیە ئەو شەڕ یا وڵاتێکی مینا ئیسرائیلەیە کو لە غەزە جینۆساید دکە نەکاری پرزگرێکا خوا بە فەڵستینیان ڕە چارەسەر بکە و سەرۆکێوی ڕوبەڕوویە گەندەڵیە بووە ڕوبەڕوویە دادگایە بووە وڵاتێکی دنێ ئیرانە کو 40 ساڵە 5 ساڵە پارە و موچە و داهاتێ ئیرانێ بە هەرزان دەدێ حەماس و حیزب الله و حوسیان و لە ڕۆژهەڵاتە ناوین پرۆکسیان چێ دکە و ڕژێمەکە ئینسانی خۆ ئیعدام دکە ئینسانی خۆ بچی دکە ئینسانی خۆ بێماف دکە ئاف شەڕ نەشەڕێمەیە ئەم عەلاقەیەمە بەوی شەڕێڕانی نە و ئەم بەرگری لە تو ئالیان ناکەن یەک و ئەف شەڕ چێکردنە برا بە خۆ پرزگی خۆ چارەسەرکە ئەوەی هەڵوێستی پڕ باش دەبین هەمان دەمێدا لەسەر پەژاکیدا هەنێک هێوی دەکەن کوپک و پەژاک ڕابە سەر هەڵدانێ بکە دێ پەژاک بکی ئێدنێ نەکارن بکەن دوو بۆ چوون هەنا هەنێک دەبێژن پەژاک بووە جاشە ئیرانی نایێ سەر هەڵدان چێت بۆ پارتێندنێ سەر هەڵدانێ بکەن پارتێندنێ لە کۆی سنجاقێنا لە کۆمەڵەژی وەکمو من گوت هەڵوێستێوان شەوەیە ئەو ناخۆزن مداخەلە بکەن چه پارتی دنیا کردن مانە کو بخوازن سەر هەڵدانی بکەن کی پێشیاوان گرتیا ئەس باوەڕ ناکەم پەژاک پێشیاوان گرتە بە ئەف یەک یا دنێژی هەنێک ئالیگرێن حرەکەتە باکووری کوردستانی و پەژاکی و پەکەکەی هەنا دەبێژن دێ پەژاک سەر هەڵدانی بکە و سەرخۆبوون و خۆسەریا دیموکراتیک تشتن وسە ڕابگەینێ یان چاوێوان لێ تشتێک و لە ڕۆژئاوا چێبوو لە ڕۆژهەڵاژی چێ ببە هەردوو منتقن خەلەتن یانی لا مكتوب بين ونوتن إمرالي بنرا يعني هفديتن هري داوية مكتوبين هري داوية بنرا أو جرام بأشكرا دبج أو بيفاجيكو أو لتركيا دخوازن دست بكن دي باندوري خو لسر هرشر بارچين كردستاني بكا أو ناي ويواتايكو أم ببن قروجية تركيا أو أم شري ولاتين دنيا بكا ده همان دمدا أو ناي واتايجي كو أم ببن قروجية إيراني لهمبري تركيا وكو هركس هنكس ليدن نرى لا بجاك ما نرى لداخلية بجاكي ما نرى بجاك راست وراست يعني نا هزكي بربر مزن هي ونا سيستمكي فكر كرناوي جدا هي بجاك راست وراست قريداي كجاكي لكجاكي شو التعليمات جراور أو بيكتيني فكر عندن كجاكية حرتشتا كجاكية وكجاكا حتى أنا هاجي مداخيانية دي مداخيانية ويديد نيشان ديكو يعني دروشكي وسادكو بيفاجيا إمرالي نخيا نديارة برفكودتش حتى إيروجي لسر هر موزيكي قريلة دا بالفرين تركيا دفرن بطيبتيش درون دفرن هر قريلة كي ببين لي دخن رحمة بيناكن وبرلمان توجي هات تحتيل كرن حتى دوما هيدنيجي فنابه بشتيكو فبا تقاسي دكشيني حتى كو ياسايك دركفه او ياسايجي تقاسي زوبزو دردكفن كي لخوا دقري كي لخوا ناقري وبتايبتيجي حسابي وان جبوي كادرين بككيو كجكي تشنينا او تشبو عندكن وانا درد خندرفا دبيجن كاتشكي خوديني نو هرن لكامبك يرونن بسرا امي بزان وتشبو دكن بككتشتكي وسا نزانه تشدبه لو ماجي دراوشكي وسادا بككن نكاره خوا يعني جبوي بيفاجي انجي جبويكو اسرائيل دوبالا فراكرنا كان كسك كشتنا لايران
رابە سەر هەڵدانی بکە و دەستکێ قلێشێ و لە هەمبەری ئیرانیا شەڕ بکە ئاژی ڕێکی پێشەیەکە تشتێکی وسا ناکە یعنی گاواکو دەبێژم کەجەکە ینی پەژەک ڕێکێ نادەن پەژەکی تشتێکی وسا بکە و حتا نەهاژی کەژەکە تکلیاوی یعنی جەبهەیە پشتێوی دیسانجی ئیرانە وێ جەبهەیە خراناکە حتاکو پێواژۆ 100% نەگەی ئەنجامەکی نەگەی ئەنجامەکی لێ دەوردا ڕۆڵێکی پەژاکە هەیە بەلێ هەیە پەژاک بەریانە هاتەنێ لە چیای ئاسۆز بوو لێ 3-4 مەها حتا مرۆڤ دەکاری 5-6 مەها پشتی و بە تایبەتیش لە سووریایدا ئەو گۆڕتن هاتن ئەنجام داین ئێدی مرۆڤ لێت نەرێ پەژاک کۆنگریا خۆ چێ کرد کادرێنوی کوبەرێ شاندبوون تەحتیلێ شاندبوون سووریای ڤەگەڕاندن کۆنگرێ پێدان چێکردن و پشتڕاژی پشتی کۆنگرێ حتانەها یعنی وێ دەمێتەنێ لە چیای ئاسۆز بوون کوچیایەکی نزیکی قەڵا دزەیە لە چیاندنێ نەبوون لە هەرێما مەریوان و وانەژی لە سنوور هەنێک گروپێوانی بچوک هەبوون لێ پرانی قەرەرگایوان لە چیای ئاسۆز بوو لێ نەها هێزێکی خۆ برنا ماکۆ خوێ ئەو 3-4 مەها دەناوبەراوەیە هێزێ و ئیرانێدا شەڕەت چ نەبووە ماکۆ خوێ بێگومان ji بۆی هەم ji بۆی پەکەکێ هەم ji بۆی ئیرانێ جێن استراتیژیکن یعنی ئەو سنێزی سنوورێ تورکیا و ئەرمێنیا و ئەزەربایجانێنە هەگەر کو ئیران تەڤلی هەفتوو ببە یعنی دەڤان دەوێ سنوورێدا گروپێکی کوردی هەبە ڕۆڵێوی دەبە ku ji بۆی ئیرانێژی ئەڤ یەک نەها پرزگرێک نەبە دەڕەوشەکی وسادا ji بۆی ku ئیرانجی حیسابێکی لەسەر ڤی سنووری دکە ku تورکیا هەیە ئەرمەنستان هەیە ئەرمەنستانژی ڕەوشاوی نەخوایە ژعالیەکی حتاکو پرزگرێکەوی بە ئەزەربایجان و بە تورکیا ڕاچار لەسەر نەبن محتاجی ئیرانەیە جەبهەیە پشتی ئیرانەیە لۆجستیکا وی لە ئیرانی تێ و تکلیەن وی بە ئیرانێژی دەوارە دیپلۆماسیداژی تکلیەن وی و بە ئیرانی ڕاپڕپرگرنگن لێگاواکو پرزگرێکەوی بە تورکیا و ئەزەربایجانی ڕاچارە سەر بوون ئەو ئەرمەنستان احتیمالەکە بە تهدیدێکە ڕەشەیەک بۆ سەر ئیرانی ژبووی و ئەرمەنستان دە هەمان دەمێدا تکلیەن وی بە ئەمریکا و بە فەڕەنسای پڕپڕ پێشکەتینە هەروارێکی ده هەمان دەمێدا ئیسرائیلەکەیە و ئیران بە ئاشکراوی وەک ئاژانی ئەزەربایجانەکەیە ئیران و بە ئاشکراوی وەک ئاژانێ ئیسرائیلی دەبینی دەجەیەکی وسادا هێزێکی دنێ هەبە ji بۆی ئیرانێ پرزگرێک نینە ji بۆ ئیرانێ پرزگرێک نینە یعنی ئیران دەبەکو بفکرێ ئەو هێز هەبە ji بۆی من ڕەحەتە لێ دە هەمان دەمێدا لەوێ سنوورێدا ئەزەریەن نەژات پەرستجی هەنە هەموو ئەزاری وسانینە لێ هەنێک ئەزەریەن نەژات پەرستجی بن باندۆری تورکیایدا هەنە حتا بن باندۆرە ئەزەربایجان هەنە لەوێ دەمێدا مرۆڤ لێ نڕی لە ماکۆ خوێ هێزێکیوان بەجێبوویە ڕاست ئەو 3-4 مەهن لێ مرۆڤ لێ دنەڕێ لە چارچۆڤەیە و ئۆجلان دیاری کردە سیاسەتە و پەکەکە دیکە لە سووریاژی وساب یعنی لە سووریاژی گاڤکو ساڵا 2011 سەر هەڵدان چێ بوو هەمیان وانە دەگوت یەپەگە جاشێ ئەسەدە جاشێ ئەسەدە و جاشێ ئەسەدە لێمە چ جاشەت یەک یەپەگە نەدیج بووی ئەسەد یەپەگێ لە هەمبەری داعش شەڕ کرد و تکردێن خۆ بە ئەمریکا ڕاچێ کرد ئەمریکای دژمنی ئەسەدڕ و بوو متفقێکی ئەمریکایی یعنی چ جاشەتی تێدا نەهات دیتن لە بەرداژی ینی ji بۆی پەژاکەژی تشتێکی وسا گوتن ڕاست نینە من ئارگومنتی سەدەمەوی vەکردن تشتێکی وسا نابە پەژاک دەخوازە کاری خۆ بکە هەگەر کو ڕەوشێک لەور چێ ببەوە دەخوازن ڕۆڵی خۆ ببینن چ قاسی ئەو ڕۆڵ دەکارن ببینن نەکارن ئەو جێ گوت و بێژەیە ji بۆی وەک من گوت پەژاک نە یەپەگەیە و نە پێدێژی پێدە و یەپەگە ئۆجلان 20 ساڵ لە سووریای بوو کار لە سەروی دیکە هەر سڤیلەک دە هەمان دەمێدا کادرویەکی پەکەکێ بوو هەر سڤیلەک یەک دوو جاران ئۆجلان دیتیە پیرژنێوانژی ئۆجلان دیتە بوون ینی زارۆکێوان بە زارۆکتی ئۆجلان دیتنەکەتنە بن باندۆرێوی لە ئیرانی تشتێکی بەوی ڕەنگی نینە لێ دیسانجی هەگەر و پرۆسەیە ئاشتی بەردەوام بێ و پەکەکە لەوی ئالیدا پاسیڤ بێ و کارێکی وان نەبە دکارن ئەو هێزی خۆ تەقویە ور بکەن و لە وردا کارێکی بکەن ئەو ژیە لێ حتا ئیرۆ مەسەلە نەگەشتی ئاستێکی وسا حتا ئیرۆ خویانینە و سبێ چ دەبە وەک من گوت هەگەر و ئیران پڕپڕ تەنگاو ببێ احتیمالێکی مەزن هەیە ئیدی بەری خۆ بدێ چینی ئەو نە لە بەرژەوەندیە ئەمریکادایە ئەمریکا تشتێکی وسا ناخوازە ئەمریکا دەخوازە
إيران مجبوری دانوستاندنێ بکە و ئیران شەرتێن ئەمریکایە قبول بکە و بەوی ڕەنگی ئیران دەدەمێ درێژدە دەمێ پێشدە ببە متتەفقی ئەمریکای لە هەمبەریچی هەگەر کو نەبە متتەفق هەریکێم ji Çînê henekê qut bikin dûr bixin armanc di vî şerî de tenê ew e armanc di vî şerî de ne ew e ku rejêmekî îslamî ji holê radikin ji xwe rejêmên sîkuler ku radikin rejêmekî îslamî dixin şûna wan li Sûriyayê muttefiqê sereka ya Amerîka û Brîtanyayê hêzên Sûriyayê demokratîk nebûn çima çûn Ahmed Şer'ekî partî Daişî Elqaîdeyî anîn û di nava operasyona ciwankarî û mikyaj û xweşikkirinê de derbas kirin wî paqij kirin wî şûştin rûyê wî henekî jê kirin û kirin ser Komarê Sûriyayê ji bo ku trendê wan ew e ku li rojhilata navîn de gerek hêzekî havsengî ya îslamî hebe û di heman demê de gava ku hêzekî İslami ile Suriye hebe hêzekî Sunnî mezin li kendavê de hebe yani ev nabe nahafsengî gerek ku tu hemû hêzên Şî'a yani dewletekî Şî'a an jî dewletek ku ideolojiya İslamiya Şî'a têda bihêze bi temametî ji holê rabike li gor min belê لۆما jî di xerîteya Amerîka de bawer nakim heta niha rûxandina Îranê hebe lê ihtimalê wêkê jî heye yani ihtimalê wêyekî kengî heye gava ku ew şer newê sekinandin û Îran berastî derbeyekî wek îro duh li İsraîlê xistiye û ew derbe pir mezintir bibe ji kontrolê derbiçe asayîşa İsraîl asayîşa xelkê İsraîl bi temametî sedî sed têk biçe wê demê Amerîka dik ihtimala bikeve nava şer û wê demê ihtimalê guhortinên cudatir jî hene lê heta bi wî rengî be ez hêvî nakim li bajarên mezin serheldan jî şebibin gava ku li bajarên mezin li paytext li Tebrîzê li Meşhedê li Tehranê xwepîşandan nebin xwepîşandana Kurdan serheldana Kurdan li Mako li Wirmê li Mehabatê bêmeعنaya û metirsidar jî û indîhara jî berastî ev ne serheldana jîna emîn ya serheldana jîna emîn li seqis dest pê kir heta ehwazê çû rast e lê ew serheldanekî sivîl bû îro tu serheldanê bikî tu dibî havbeşê İsraîl li hemberî Îranê ku xelkê Îranî piranî nefret li İsraîl dike nefret tê dike hûn li çend krîmînal û çend marjînalên derve nener ya Faris û ya Kurd xelek begiştî li navxuya Îranê de nefret li İsraîlê dikin çû li rojhilata navîn xelek nefret li İsraîlê dike çû كاري وبحكومتها النب حكومتها مصرية تكليه بإسرائيل اللي خلقي نفرت بيرادك إمارات تكليه بإسرائيل هي اللي خلقي بنفرت بإسرائيل ذيك شو يعني خلق بتشتكي دي فكرة ماروكو تكليه بإسرائيل راه هي ذلك إمارات راه اللي خلقي ماروكو هيكو بشجري إسرائيل بكن نينا يعني gerek mirov divê çerçeveyê berfirde li meseleyê binêre ez bawerim baştir mesela fam dibe di rewşekî de ku tiştek hêjî xuyanîne ku dewlet hêjî li ser pêyane tiştekî wisa metirsîdar nîne mirov gerek wisa bi berdağekî avê nekeve nav melewaniyê em îro vê mijarê قطعت دکن حتی برنامه کردن سلاو ریز لکرم خو پشگیری بکن لایک کردن نویساندن کامنت و پرسیارین و همیان دخوینم همیان دبینم و سوژه ورد کردمش با برنامه پیشی آمده و هر کو پرسیاری که جدی از برسیف جی بدم کسی که نبوده آبونه لکرم خو آبونه بکن و بتای بتیجی و کانال کو گوتنین جدا تر دکش دوستو مالی خورا بشین سلاو ریز نباش